سەرەتای ڕووداوەکان ئێمە بچۆن ئەتوانین بنبڕیکەین. ئێمە ئێستا حالیان بڕی بە بڕی 63 ملیۆن دینار پرۆژێکمان بۆ دەرچووە لە 2014ەوە بە سێ ڕێکخراو دوانیمان سەر بە هەولێرە دانێکمان سەر بەکەرکە ئەویش ڕێکخرای مەبەستا من سەرۆکیەوەم بە بڕی 63 ملیۆن دینار کەوا یاسای هاتوچووە بنەڕەت بێت لە بنەڕەتەوە بیگۆڕین. ئەنجاکە ئێمە بەکی ئەگۆڕێت بە من ناگۆڕێ بە تۆ ناگۆڕێ. دوو هۆڕکشۆپمان کردووە لە سلێمانی چەندین لە شارەزا لە بواری هاتوچۆیە ئەتر پلەی بەرزە و نزمە ئەویان دیاری نەکراوە لەوەی لە کلیپە ڤیددیۆکە دیاری کرابێ. بەڵام لە هەمان کاتیشا لە هەولێرش دوو هۆڕکشۆپ لە دووهۆکیش دوو هۆڕکشۆپ لە کەلاش دوو هۆڕکشۆپ کە دوو ڕۆژ بووە چەندین کەس لەو بوارەیە قسەی کردووە. ئەنجا لە بواری مۆڵەتا چەند سیستی هەبوو بێ بۆ وڵاتە شیاو بێت ئەویان داناوە. ئێستاش بەدەستمانەوە سیمینارێک بە سەرپەرشتی ئەندام پەرلەمانەکان و وەزیری ناوخۆ و بڵێن ئەنجومەنی وەزیران نوێنەرانی بێت ئەو سیمینارە ساز کرێت کەوا یاساکە چەندێکیان پێ باش بێت دای بنێن چەندێکیشیان پێ باش نەبێت لای بدەین.